جلوبەرگێکی کە تەواو جەستەدا بۆشێت و جووتێک چاویلکە و تابلۆیەکی خامەی 16 بە 20 ئینج بۆ یاغێکی زۆریش ژوورێکی نیگارکێشانی ناوازەیە لە مەناسزی ڤەرجینیا کە سەردانیکەران دەتوانن لەوێ جلەکانیان پیس بکەن و داهێنەریش بن. دەتوانیت وەکو کەمکردنەوەی فشار بەکاری بەهێنیت، تەنانەت شوێنێکی سڵامەتە کە بۆ یاغ بە هەموو شوێنێکدا بڵاو بێتەوە. بەڕێوەبەری شوێنەکە ڕیچەل بیلی دوای گفتوگۆیەکی کورت نیگارکێشەکان 6 بوتڵی ڕەنگن و پەرداخێک بۆ تێکەڵکردنی ڕەنگەکان و کاتژمێرێکیانەداتێ. دنڤەر مارتینز لێرە کار دەکات و دەڵێت دەتوانێت هونەر لە هەموو ئەو بێستەروبەریەدا ببینێت. هەندێک کەس کاریگەری جاکسن پۆلۆکیان تیابەتی ئەکرێ، هەندێکیان مارک ڕۆتکۆ، لە نێوان زۆرێک لە هونەرمەندانی دیکەشدا، لەوانەش ئاندرۆ وارهۆڵ. ئەم شوێنە ڕێگە بە سەردانیکەران دەدات هەستەکانیان بە باشی یان بەخراپ دەرببڕن. گریگ بێری بۆ یەکمین جارە ئەم کارە ئەکات. هەندێک ڕەنگم تێکەڵ کرد، پرتەقاڵیەکی نایبم دەستکەوت، شینێکی کاڵی نایبیش، ویستم بە سوورانەوە بە دڵۆپ و وەشانەوەی ڕەنگەکان و هەموو شتێک کارێکی جوانی هونەریم بۆ ئەم ساتە دەستکەوێت. بیلی دەشڵێت دەکرێت ئەمە ڕاهێنانێکی باش بێت بۆ پێکەوە کارکردن. ئێمە کۆمەڵێک کۆمپانیامان هەیە کە دەیانەوێ پێکەوە شتێک دروست بکەن. دروستکردنی گروپ، ئێمە زۆر منداڵمان هەیە کە دێن و هەرچێکیان دەوێت دەیکەن و هەروەها کەسانی بەتەمەنیش هاتوون. بڕۆک باجی لەگەڵ هاوکارەکانی لێرەیە بۆ پێکهێنانی تیم. ئازادی تێکەڵاوبوونم بەدڵ بوو، پێش ئەمەش بە بۆ یاخدا پۆشرا بووم. ئەو دەرفەتەم بەدڵ بوو کە دەستەکانم بخەمەناو بۆ یاخەکەوە، بتوانم هونەرێکی مانادار لە تیمێکدا دروست بکەم. ئەو مانای هەبوو. هەروەها ژووری سپلاتەر پێن توانەکانی گۆزە دروستکردن و نیگارکێشان لەسەر گۆزە پێشکەش دەکەن بە سەردانیکەرانیان کە کارمەندەکان دەڵێن ئەزموونێکی داهێنەرە و ڕەنگا و ڕەنگە. شایان پاشا بۆ راپۆرتی ماکسیم ئادەمز دانی ئەمریکا.